لروج قيامة خواهي قرد فرمي ادخلوا الجنة بما كنتم تعملون برونا بهشتوا بهوي أو كردواني كأنجام تاندا کردەوەکانی ئێمە هۆکارێک و سەبەبێکە بۆ چوونە بەهەشت بەڵام شتێک نی ئێمە بەهەشتی پێ بکڕین بە فەزلی خوایە کە پێمان دەبەخشێ خوایەگیان ئەوەندە عیبادەتمان بەنسیب بکەی یارمەتیمان بدەی بۆ عیبادەتێک ئەو عیبادەتانە بمانگەێنێت بە بەهەشتی تۆ بۆیە زۆر دوعایە زۆر گرنگە بەردەوام بڵێ خوایەگیان یارمەتیم بدەی بۆی کە بگەم بە بەهەشتی تۆ ودەیفەرموو ومن اليقين ما تهون به علينا مصيبات الدنيا يقين چییە؟ أعلى درجات الإيمان هو اليقين بەرزترین پلەی ئیمان ئەوەی کە ئینسان بگاتە یەقین واتە تاکید بێ لە هەموو شتەکان تاکیدم لەوەی کە هاتووم بۆ مزگەوت خوا پاداشتمەداتەوە بە ئیزنی خوا مادەم بۆ خوای ئەنجام بدەم ڕۆژوو دەگرم بە دڵنیاییەوە خوای گەورە پاداشتمەداتەوە مادەم بۆ ڕەزامەندی خوا بێ نوێژم عیبادەتم هەر شتێکم کە بۆ خوا بێ یەقینم هەیە خوا پاداشتمەداتەوە و کاتێکش کە تووشی ناخۆشی و ناڕەحەتی ئەبم یەقینم هەیە گومانم لەوەدا نییە کە خوا خێری بۆ من دەوێت تووشی و ناخۆشی کردومە و کاتێکش تووشی خۆشیم دەکا بە هەمان شێوە یەقین ئەوە زۆر گرنگە دەیفەرموو خوایگیان یەقینێکمان پێ ببەخشی دوودڵیمان تیا نەمێنێ بە جۆرێک ئەوەندە یەقینمان بە شتەکان هەبێ هەموو موسیبەتەکانی دنیا لەسەرمان ئاسان بێت ما تهون به علينا مصائب الدنيا